لە دوای 15 ڕۆژ لە مانگرتنی مامۆستایان و خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە لە پێناو جێبەجێکردنی مافەکانیان 13 مامۆستا و فەرمانبەرانی مانگرت و مانگرتنیان هەڵپەسارد و ئەوان سوپاسی تەواوی ئەو کەسانە دەکەن کە لە پەیامی مانگرتوان تێگەشتون و بەدەم پەیامەکانیانەوە چوون و لە دەرەوەی خێوەتی مانگرتوان شەقامەکانیان جوڵاندووە، بەڵام ئەوان دەڵێن دەسەڵات نابیست و نابینایە. مانگرتوان لە دوای ئەوەی مانگرتنیان هەڵپەسارد باز لەوە دەکەن کە هێشتا تەندروستیان ناجێگیرە و دەبێت بەردەوام لەژێر چاودێری تەندروستی دابن. دەچینە لای مامۆستایانی مانگرت و کە لە دوای ئەوەی مانگرتنیان هەڵپەسارد ئامۆژگاری ئەوان چی دەبێت؟ کاریمانەوێت لە هاوڵاتیان هۆشیار بەرەوە. ئێمە ئەم خەباتەمان بۆیە کرد کە ڕاستی خەڵک وشیار بێتەوە، دای وشیاری لە خەڵکەکەین مێڵن بە هیچ سیناروەیەک بەناو نیشتیمانەوە بەناو غاڵاوە بەناو هەرچێک و دەستکەن بە گیرفانتە دزیت لێکرد ئەو دزێ حکومەت لێ کردووی هیچ فەرقێکی نە لەو دزێ هاوڵاتیەک لێتەکە. وەڵای ڕەنگمان گۆڕاوە، خۆم سپی بووم کە چێستە بووم بە ئەسمە، ڕەنگمان گۆڕاوە بڵێن جەستەمان هەمووی تێک چووە ترگردە و ئەونی بزانین دکتۆرەکان ئاڕاز پشتیان ڕۆیە. خۆم سیم ئاوی تایە جگەرم ئاوساوە، مدەی کۆتایی مانگرتنەکەش لە پێکەوت بووم، ئێستاش ئەتوانم بە کەمی بێم و بچم و تر باوکاری مناڵەکانم ێم وەچم. تێدا ئێمە لە تایسش لەژێر چاودێری پزیشکیان تا 6 مانگ تەنها سوو بەبێ بخۆین. کۆمەڵێک ڕێکاری پزیشکیمان ماوە، بەڵام ئەوەی کە هەیە هەفتەی ئایندە لەلایەن بەغدادەوە لەلایەن کۆمەڵێک سەرکردەی بەغدادەوە بانگێش کراوین بۆ ئەوەی کە وەکو مامۆستایان و فەرمانبەران بەڕاستی پەیامی ڕەوشی فەرمانبەران و مامۆستایانی ناوچەکە بگەین بەدانی پەیوەندیدار کە بەڕاستی لە چ دۆخێکی ناهەموار ڕاژین و شایستە دارایەکانیان پێ نادرێەوە بەداکەوە تایسش لە نێوان ململانەی سیاسی حیزبەکان و هەلامان کات ململانی سیاسی حکوومەتی هەرێمە حکوومەتی ناود ماوەتەوە بۆ پێ و پەیامە بە لایەنی پەیوەندیدار لە بەغداد بگەێنین. ئێمە وەکو داواکاریمان نییە، ئێمە لە دوای مانگرتن درێژە بە خەباتی مەدەنیەی بۆ ڕێکخستنەوە و ئاڕاستەکردنی کۆمەڵگایەکی مەدەنی پێویستمان بەوەیە کۆمەڵێک کەس ئاڕاستەی شەقامیان بەدەستەوە بێ بۆ ئەوەی فشار لە دەسەڵاتکەین بۆ جێبەجێکردنی داواکارە گشتیەکان، وەکو لە یەکێک لە فشارە مەدەنەکان کە بەردەوامین و بەردەوامی پێدەینەوەیە کە دەرهێنانی موچێ لە ململانەی سیاسی یا لە سەفەقاتی سیاسی لە ڕێکەوتنی سیاسی. لا 21 دوودا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا خەڵاتی ڕێزلێنان و قەڵغانی شکۆیان پێدەبەخشرێت. ئەمڕۆ ئێمە هاتوونێتە ئێرە بۆ خەڵاتکردنی خوشک و براکانمان لە خوشک و برایانی مانگرتوو. ئەوە خەڵاتەکەشمان لەسەر ئاسی جیهانی عەرەبی و لەسەر ئاسی وڵاتی میسر باڵوێزخانەی نەتەوە گرتوەکان لە وڵاتی میسر. سێ جۆر خەڵاتمان هەیە، خەڵاتێکیان ماستەری فەقریە لە وڵاتی ئوردونە، خەڵاتی تریشیان باڵوێزخانەی نەتەوە گرتوەکان لە وڵاتی میسر و خەڵاتی تریشمان ئەو خەڵاتەیە کە خەڵاتێکی دیبلۆماسیە بۆ زانست و ئەدەب و ڕۆشنبیری. وەک سیمبۆلی مێژووی نەتەوەی کورد بۆ ئازادی و یەکسانی مافی گشتی، ئەکادیمیای ئەردەن بۆ ڕۆشنبیری و ئەدەب و ئاشتی جیهانی بڕوانامەی ماستەری فەخریان پێدەبەخشرێت. ڕێکخراوی میسری نێودەوڵەتی بۆ باڵیۆزی ئاشتی و زانست و مرۆڤایەتی ئەم ڕێزلێنانە پێشکەشتان دەکات، بە تایبەت بۆ گەورە و ڕێزدارانی ماندوونەناس لە بواری ئامانجی گەشەکردنی بەردەوامی بیر و ئامانجی زانست و بڵاوکردنەوەی زانست، پێدانی مەدالیای دیبلۆماسی، کۆمەڵایەتی لە پای هەوڵ و کۆشی تایبەت وەکارەکانتان بۆ بڵاوکردنەوەی ئاشتی و ڕۆشنبیری و نێودەوڵەتی لە نێوان نەتەوەی کۆمەڵگە و بڵاوکردنەوەی گیانی برایەتی لە بواری ئەدەبی و کۆمەڵایەتی و ئاشتی نێودەوڵەتی.